دوای 26 ساڵ پۆلی شەشی سەرەتایی بڕێ و دەرچوو. زۆرن ئەو کەسانەی لە ماوەی 26 ساڵدا 3 دکتۆرا بەدەستێن و خزمەتی 3 وڵات دەکەن. بەڵام ئێستا لە قەزای شەرگاتی پارێزگای سەلاحەدین پیاوێک هەیە لە 26 ساڵدا تەنیا پۆلی شەشی سەرەتایی بڕیوە و زۆریش دڵخۆشە. ئەحمەد جبووری بە ئێمەی وت ئێمە لە ماڵەوە 7 براین. بەشێکمان دەرچووی زانکۆین، بەشێکشمان سەربازی سوپای عێراقن. من تەمەڵەکەیانم چونکە بەشداری سوپای عێراقشم کرد و خزمەتم کرد، بەڵام ئەویشم پێتەواو نەکرا و ناچار ملم نایەوە خوێندنەکە و گەڕامەوە بۆ خوێندن. ئەم ساڵ بەشداری تاقیکردنەوەکانم کرد و توانیم پۆلی شەشی سەرەتایی بە سەرکەوتووی ببڕم. ئەوەتی سەرەتا وا بڵاوبۆتەوە کە ڕەسمەکەم لە سایلۆی شەرگات هەڵواسرا بێت، بەڵام بەخوا وانیە و هێزگار واشم لێ گەورە مەکەن. تەنیا خەڵک پێیان زانیوە و پەیتا دێن پیرۆزبایم لێ دەکەن و منی زۆر دڵخۆشم. وردەکاری ئەم هەواڵە لە ماڵپەڕی 964 دایە خوێنەری.